لایەنی دەستپێکی هەفتەی 27 خولی ئەستێرەکانی عێراق هەولێر لە بەغداد بووە میوانی کەرخ. هەردوو تیپ بە دەردێکی هاوشێوەوە دەناڵێن، ئەویش خراپی ئەنجامەکانە. یاریەکەش لە سەرەتاوە بێدەنجێکی پێوە دیار بوو. لاخولەکی هەژدە دەرفەتێک بۆ شێرکۆ کەریم هەڵکەوت، سوودی لێ وەرنەگیرە. کەناریەکانی بەغداد بەم لێدانە وەڵامی هەولێریان دایەوە. ئەحمەد مەکەنزیش هەڕەشەی لە گۆڵی کەرخ کرد، بەڵام بەرهەمی نەبوو. محەممەد قاسمیش لە هەوڵدا بوو هەولێر بە گۆڵ یەکەم پێش بخات. حوسێن حەسەنی گۆڵپارێز بەرپەرسی دایەوە. زەرپۆشەکانی بەغداد لەم هێرشە نزیک بوون لە گۆڵ، بەڵام پێی نەگەیشتن. لانیوەی دۆم کوڕانی شاری قەڵاو منارە بە دوای ئەوەدا دەگەڕان لەو قەیرانە سەختە دەرچن. کەناریەکانی بەغدادیش هەمان هیوایان هەبوو، بۆیە بێدەنگ نەبوون. عەلی شاخەوان دەرفەتێکی زۆر باشی لەبەردەست بوو، بربەستی یەکسانی بشکێنێت، بە ئاسانی لە دەستیدا. عەلی دووبارە بەختی خۆی تاقی کردەوە، بەڵام بێسوود بوو. لاخولەکی 66 ناوبژوان لێدانێکی سزای بۆ کەرخ ئەژمار کرد. عومەر نووری جێبەجێ کرد، تۆپەکەی ڕێگای ستونی گرت و لە دەستیدا. ئەمەش هەوڵێکی دیکەی هەولێر بوو بۆ تۆمارکردنی گۆڵ، کەوا دوا دەرفەتی یاریەکەش بوو. هیچ کام لە هەردوو تیب نەیانتوانی بە درێژایی یاریەکە گۆڵ تۆمار بکەن. یاریەکە بە یەکسانیەکی نەرێنی کۆتایی هات. بەم شێوەیە هەردوو تیب خاڵێکیان خستە سەر خاڵەکانیان، بەڵام لە ڕیزبەن لە پێگەی خۆیان مانەوە. کەرخ بە 25 خاڵ لە خانەی 15، هەولێریش بە خاڵێک کەمتر لە دوای ئەوەوە دێت. حوسێن محەممەد، کەناڵی پێام.